ئەو پزیشکەی بۆ یەکەم جار نەشتەرگەری مێشک و دەماری لە سلێمانی ئەنجامدا و بە دامەزرێنەری بەشی نەشتەرگەری مێشک و دەمار دادەنرێت لە سلێمانی لە مەراسیمێکدا ڕێزی لێنرا. ئاریسامی ئەو پزیشکەیە و لە مێژووی شارەکەدا هەمیشە ناوێکی درەوشاوی کەرتی تەندروستی دەبێت بەهۆی ئەوەی بۆ یەکەم جار هەبوونی پزیشکێکی پسپۆر لە بواری مێشک و دەمار لە سلێمانی لە ساڵی 2023 وای کرد ئیتر هاوڵاتیان بۆ چارەسەری نەخۆشی مێشک و دەمار ڕوو لە دەرەوەی وڵات نەکەن و لە ناوخۆی شارەکەدا چارەسەر بکرێن. هەڵە نرخی زێر ڕای زەڕەنگەرە ئەو پیاوەبەرزە نرخی لای ئێمەی پزیشکانە. ئەو پیاوەبەرزە لە سەردەمێک هاتۆتە ئەم شارە کە بچووکترین خزمەتگوزاری مێشک و دەمار نەبووە لە ئەتوانین بڵێن لە سفرەوە ئەم بەشەی دروست کردووە. پاشەوەی کە بەشەکەی دروست کردووە بەشی نەشتەرگەری بەشی چاودێری وردی ئەو بەشە نەخۆش لە سلێمانی وەرگیراوە خوێنکار وەرگیراوە خوێنکارانە هەمویان پێگەێنراون کە بە خۆشحاڵیەوە ئێستا لە سەر و 20 پسپۆر لەو بوارەیە لەسەر دەستی دکتۆر ئاریسامی گەشەی کردەوە ئێستا خزمەت بە شاری سلێمانیەکەن. یەکەم بەشی نەشتەرگەری مێشک و دەمار لە سلێمانی لە سەردەستی ئەو پزیشکە دامەزرا کە لە ئێستادا ساڵانە زیاتر لە 600 کەس لە هەرێم و دەرەوەش چارەسەری لێوەردەگرن. جگەلەوەش زیاتر لە 20 پزیشکی پسپۆڕی لە بوارەکەدا پێگەیاندووە تا ئەوانیش جێگەدەستیان لە خزمەتی وڵاتەکەیان هەبێت. بەڕاستی ئەوەی کە من کردومە تا ئێستا هەمووی لە پێناوەیە کە شارەکەمان و کوردستان لە بواری پزیشکی و لە بواری بەتایبەت لە بواری نەشتەرگەری مێشک و دەمارە بەرەو پێشەوە بڕوا و پێگەی خۆی هەبێت لە ناو بەشەکانی تری عێراق و دەرەوە. زۆر کەس هەن لە بوارەکانی خۆیان پێویستیان بۆیە ڕێزلێنانیان بۆ بکەن. بەڕێوەبەری تەندروستی سلێمانیش داوا لە پزیشکانی بوارە جیاوازەکان دەکات هاوشێوەی دکتۆر ئاریسامی بگەڕێنەوە کوردستان و خزمەت بکەن لە ناوخۆی وڵاتەکە. ئێستا پێویستمان بۆ پسپۆڕیانە هەیە کە لە هەرێمی کوردستانە نییە و مێژووش ناوی ئەو کەسە نووسێتەوە کە یەکەم کەس یێتەوە دەستەکا بە خزمەت. بۆیە من داواکاریەکەم لێرەوە ئەوەیە بۆ هەموو پزیشکان کە بگەڕێنەوە هەرێمی کوردستان و ئەو کەسانی کە بە تایبەتی پسپۆڕی تایبەتمەندیانەیە و ئێمە پێویستمان پێیەتی بێنەوە خزمەت بکەن. ئاریسامی لە ساڵی 1961 لە سلێمانی لەدایک بووە و لە کۆلێژی پزیشکی لە بەغداد خوێندوێتی و پسپۆڕی لە بواری مێشک و دەماردا بەدەست هێناوە و لە ساڵی 2023دا هاتووەتەوە سلێمانی و یەکەم نەشتەرگەری مێشک و دەماری لە شارەکە ئەنجامدا. لە ئێستاشدا مامۆستایە لە زانکۆی سلێمانی و لە بەشی نەشتەرگەری مێشک و دەمار لە نەخۆشخانەی شار درێژە بە خزمەتی تەندروستی دەدات. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی. میلاکێنم هاتە دی ئەلحەمدولێ.